بەشی منداڵانی بێباو لە دەستگای خێرخوازی بەخشین کۆتایی هێنا بە خولی نمونەی بۆ منداڵانی بێباوکو لە کۆتایی خولەکەدا خەڵات بە منداڵەکان بەخشرا. خولەکە لە بواری پەروەردەیی و ئاینی و کۆمەڵاتی بووە و ماوەی 2 مانگی خەیاندووە. ئێمە ساڵی پار بۆ قۆناغی پۆلی 1 تا پۆلی 3 دەورەمان کردەوە و ئەم ساڵ لە قۆناغی پۆلی 4 هەتا پۆلی 11 دەورەمان کردەوە. داباشمان کردن بۆ 3 ئاست، ئاستی سەرەتایی، ئاستی ناوەندی، ئاستی ئامادەیی و هەر ئاستە و مامۆستا و ستافی تایبەت بە خۆی هەبووە و الحەمدولله لەناو ئەم گروپانە گروپی ئامێز دروست بووە. گروپی ئامێز بەواتای ئەوەی کە ئەمە ئامێزێکە بێ بۆ ئەو کەسانی کە هەست بە بێباوچیەکەن و لێرە 42 نەفەر ئەندامی سەرەکی گروپی ئامێزن کە کار و چالاکی جۆراوجۆریان بە شێوەی بەردەوام ئەبێ لە مەودووە، نەک تەنها ئەوەی کە خولێک هەبێ و ئەوە بێ، بەڵام بە درێژایی پاییز و زستان و بەهار و هاوین و ساڵانە و بەردەوامە بن ئەم گروپە دانابڕێن لە کار و چالاکی جۆراوجۆرەکان و ڕاهێنراون و کاریان لەسەرکراوە و توانیانە پێ بگەن الحەمدولله. مامۆستایان دەڵێن گرینگە منداڵان لەو تەمەنەوە پەروەردەیەکی دروست وەربگرن. لە بەخشین هەوڵی ئەوە دەدەن جگە لە گرنگیدان بەلایانی ئابووری منداڵانی بێباوک گرنگی بە پەروەردەشیان دەدرێت و ئەم خولانە بۆ پێگەیاندنیان گرینگە. تربیت و تعلیمی ئەم مناڵانە ئێمە نامانوێت مناڵک پەروەردە بکەین هەر پارێتیا سەرف بکەین پارێتیا سەرف بکەین، بەڵام سبێنێ کەسێکی ناتەندروست و کەسێکی لاسار و کەسێکی لاڕێ لە ناو کۆمەڵگای دروست بێ. بەڵکو پێمان چەندێک تامەزرۆین کە لە ڕووی مادیەوە ئەم مناڵە کەم و کەسری نەبێ، نوقسانی و ناتەواوی نەبێ، ئەوەندەش طالبین، ئەوەندەش سوورین لەسەر ئەوەی کەوا تربیەتی ئەخلاقی پەروەردەکردنی فێرکردنی کەسبێنی ناو کۆمەڵگادا بێ بە تاکێکی بەسوود لە ناو کۆمەڵگاکەدا هەر لەو منتەڵەقەوە لەو ڕوانگەیەوە ئێمە هەمیشە لەگەڵ ئەم منداڵە بێباوکانەیە لەگەڵ دایکەکانیشیانە قسەی خێریان بۆکەین، خولیان بۆکەینەوە، دەورەیان بۆکەینەوە. سوپاس بەخوای گەورە ئەم ساڵیش ئەو خولەمان کردەوە. مامۆستایانی خولەکە دەڵێن 150 منداڵیان توانیان تا کۆتایی خولەکە سەرکەوتوانە وانەکان کۆتایی پێبهێن و بەسەر چەند کۆمەڵێکدا دابەش بوون و بڕوانامەیان پێدەبەخشرێت. خولی نمونەی بەرەولووتکە بە هاوکاری دەستگای خێرخوازی بەخشین بەشی بێباوکان و هەروە ناوەندی سلێمانی ڕێکخراوی قوتابیانی کوردستان بەڕێوەچوو ئەمڕۆ ئاهەنگی کۆتایی خول بەڕێوە دەبین. خولەکەمان ماوەی 2 مانگی خایان کۆمەڵێک وانەی بەهێزکردن و کۆمەڵێک وانەی پەروەردەییمان پێشکەش کرد بە تەلەبەکان. الحەمدولله سوودێکی زۆریان بینی، کۆمەڵێک چالاکی جۆراوجۆرمان تیا کرد. ئەمڕۆژ ئاهەنگی کۆتاییە و هەروەها تەلەبە نمونیەکانمان دیاری کردووە و خەڵات بەسەر هەموو بەشداروانە دابەش دەکەین. دەستگای خێرخوازی بەخشین لە ڕێگەی ئەم خولانەوە ئامانجێتی منداڵانی بێباوک پێبگەێنێت و بۆ داهاتوش بە بەردەوامی کار دەکەن بۆ پەروەردەکردنی منداڵانی بێباوک و ناهێڵن لە بواری پەروەردەیی و ئابووری و کۆمەڵاتی لە کۆمەڵگەدا ببڕێن. ڕامیا عوسمان، کەناڵی پێام، سلێمانی.